وڵە بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگار فایقم ئەمشەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی باسی ڕۆژ دیارە میوانی بەرنامەی باسی ڕۆژی ئەم جارەمان مامۆستا محەممەد هاودیانیە وەزیری کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی کار و کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە هەمان کاتدا ئەندامی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکانە. دیارە ئەم بەرنامەیە بە شێوەیەک لە شێوەکان لە پەراوێزی ئەو کۆنفرانسەیە کە تۆڕی هەماهەنگی ڕێکخراوەکان ئەمڕۆ لە شاری هەولێر ئەنجامیاندا بە ناونیشانی مادەی هۆشبەر جەنگێک دژینەوەی ئێستا و ئایندا. مەبەستمان من لەم بەرنامەیە کۆمەڵێک پرسیار بکەم و وەڵامی بۆ وەربگرمەوە لەوە دەست پێ یەکەم کە وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە هەمان کاتدا سەرۆکی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکانە ئاماژە بەوادا کە دەستگیرکراوەکان لە چاکسازیەکان خراپترە بن واتە بەرەو باشی ناچن و قسە لەسەر ئەوە هەیە کە لە نێو چاکسازیەکاندا بازرگانی بە مادە هۆشبەرەکانەوەکرێ. هاوکات مەبەستمە پرسیاری ئەوە بکەم بۆچی مادە هۆشبەرەکان لە هەرێمی کوردستان قسە لەسەر ئەوە هەیە کە ڕوو لە زیادبوونە ساڵ بە ساڵ بۆ نمونە لە شارێکی هەرێمی کوردستان ینی لە نێوان یەک ساڵە دوو ساڵە ژماری دەستگیرکراوەکان بەهۆی مادە بێ هۆشبەرەکانەوە لە 39 کەسەوە بووە بە 239 کەس کە ئەتوانین بڵێن شارێکیش نییە شارۆچکەیەکە ئەو گەورەی نییە. واروە ئاماژە بەوادرێت لە هەموو گیان 5% دانیشتوان ئالوودەی مادە هۆشبەرەکان بوون بەڵام لە هەرێمی کوردستان 2.2 هاوڵاتیان ئالوودەیە مادەیە بوون. ئایا ئەمە مەترسی ئەوەی نییە کە بەرەو زیاتر بچی هاوکات بەڕێوەبەرایەتی نەهێشتنی مادە هۆشبەرەکانی هەرێم لە یەکێک لە ئامارەکانی خۆی ئاماژەی بەوە داوە تەنها لە ساڵی 2016 زیاتر لە 40 ملیۆن حەب دەستی بەسەراگیراوە و هاوکات لە یەک مانگی 2017دا 1 ملیۆن حەب دەستی بەسەرداگیراوە جگەل لە مادە هۆشبەرەکانی دیکەی وەکو بۆنمە هێرۆینە کراکە حەشیشە جۆری جیاوازیەیە. من زیاتر ناڵێم ئەچمەلای میوانەکەم مامۆستا محەممەد هاودیانی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی و ئەندامی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکان. مامۆستام کاتت باش ئەمەوێ بەو پرسیارە دەست پێ بکەم کۆنفرانسەکەی ئەمڕۆ بۆ و لە پێناو چیدا بوو؟ بسم الله الرحمن الرحیم. سپاس بۆ بەڕێستان. هەڵبەتە مادە هۆشبەرەکان یەکێکن لە مەترسیە هەرە گەورەکان لە داهاتوودا کە ڕوبەڕووی کۆمەلگای ئێمە دەبێتەوە و ئەم مادە هۆشبەرانە پێویستە لە ئێستادا ڕێگەچارەیەکی تۆکمە و نەخشەیەکی تۆکمە هەبێ بۆ ڕوبەڕووبوونەوەیان چونکە مادە هۆشبەرەکان لە بۆمبێکی ئەتۆمی زۆر مەترسیدارترن و ئاراستەکراوە و ئەم حالەتە زۆر مەترسی دروست دەکات لە داهاتوودا ووا دەکات کە کۆمەلگای ئێمە تووشی کێشەیەکی گەورە بیتەوە چونکە مادە هۆشبەرەکان تەنها ئەوە نییە کە کەسێ تووشی ئیدمان دەبێت. مادە هۆشبەرەکان کۆمەڵێ زیانی گەورە بە کۆمەلگا دەگەێنن و لە سەر ئاستی دنیادا ڕێکخراوەی گەورە لەوانە نەتەوە یەکگرتوەکان 8 ڕێکخراوی تایبەتی هەیە بۆ ئەوەی کەوا ڕوبەڕووی مادە هۆشبەرەکان بێتەوە لە سەر تاسەری دنیادا. ئەم ڕوبەڕووبوونەوەی هەماهەنگێکی نێودەوڵەتی لە بەرامبەری مادە هۆشبەرەکان گیراوەتە بەر بۆ ئەوی چونکە کاریگەری ئەم مادە هۆشبەرانە لەسەر ئاستی کۆمەلگا زۆر کاریگەری هەیە بۆ شیرازەی کۆمەڵایەتی و تێکدانی ناوخۆی کۆمەلگا بەهۆی ئەوەی کە مادە هۆشبەرەکان دەبنەمای ئەوەی کەوا خێزانەکان لێک هەڵۆشێنەوە دەبنەمای ئەوەی کەوا کێشەی گەورە لە نێو خێزانەکانی کۆمەلگایەکی تەندروست دروست بکەن. جگەلەوە کاریگەری گەوریان دەبێت لەسەر بواری ئابووری لە وڵاتدا کە ئابووری ئەم وڵاتە بەهدەر دەڕواوە کۆمەڵی مەشاکیلی گەورەی لێ دەکەوێتەوە لەسەر ئاستی دروستبوونی تاوان چونکە ئەوانەی کە تووشی مادە هۆشبەرەکان دەبن کۆمەڵی تاوان ئەنجام دەدەن لەوانە تاوانی دزیکردن لەوانە تاوانی خۆکوشتن و ئینتیحارکردن و وەکوشتنی غەیری خۆیان چونکە ئەمانە کاریگەریەکی گەوریان لەسەر دروست دەکات. جگە لەمانە تاوانی دیکەش دروست دەکەن لە ناو کۆمەلگا کە ئەویش بریتێلەوەی کە خەڵکانێک بازرگانی پێوە دەکەن کە ئەم بازرگانیکردنش بە تاوانێکی گەورە لەسەر ئاستی نێودوڵەتی و لەسەر ئاستی یاسانەوەی خۆیەکان هەژمار دەکرێت. بۆیە مادە هۆشبەرەکان پێویستە ڕوبەڕووی ببنەوە و پێویستە لە کاتی ئێستادا هەرێمی کوردستانە لە غەفڵەت نەگیرێت چونکە بەهۆی ئەم قەیرانی داراییەوە و بەهۆی ئەم بێکاری کە لە هەرێمی کوردستاندا هەیە و بەهۆی ئەوەی کە ناتەباییەکی سیاسی لە هەرێمی کوردستاندا هەیە لەوانەیە وا بکە کە زۆرێک لە هەوڵ هەبێ بۆی کەوا هەرێمی کوردستانە لە غەفڵەت بگیرێ و مادە هۆشبەرەکان ئاراستەی گەنج و لاوانی ئەم وڵاتە بکرێت. بەڵێ مامۆستا هاودیانی مەبەستمە پێشەوەی بچینە سەر کاریگەری بێکاری و کاریگەری قەیرانەکان و ناتەبایی سیاسی بەڵام ئامارێک لەلایەن جەنابتانەوە کە وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتین و میعانین بەو لایەنە
ئامارەکان سەبارەت بە بازرگانان و سەبارەت بە بەکارهێنەران چیمان پێ ئەڵێن؟ خۆی لە هەرێمی کوردستاندا لەبەرەوەی ئەو یاسایی کە لە کاتی ئێستادا کاری پێ دەکرێت یاسای مادە هۆشبەرەکان ئەو یاسایە ئەوانەی کە ئاڵوودە دەبن و ئەوانش کە ئاڵوودە نەبوون واتە بازرگانی پێوە دەکەن لە یەک جیا ناکاتەوە هەردووچیان بە یەک چاو سیر دەکات لەبەرەوە سیر دەکەی کە هەر کەسێ ئاڵوودە دەبێت و هەر کەسێکش کە بازرگانی پێکەوە دەکات ڕاستەوخۆ ئەمانە ئاراستەی دەدگایی کردن دەکرێنەوە. لەبەرەوە گەرسەیر بکەی لە وڵاتی عێراقا مەسەلەن عێراق ئێستا ئەم یاسایی هەموار کردوتەوە بە شێوەیە کە ئەوانەی ئاڵوودە دەبن بە مادە هۆشبەرەکان بەو شێوە سەیریان ناکرێتەوە بازرگانی پێوە دەکەن. لە کاتی ئێستادا تا ئەمەیش بە یاساکەی عێراقەکەین ئەوان بە تاوانبارە زانین کە بەکارێنن بەڵام حکوومەتی عێراقی خۆی هەمواری کردوتەوە و هەستی بە غەڵەتەکە کردو و چاکی کردوتەوە. یاسای ئێستای عێراقی باشترە لەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە کاری پێ دەکرێت و پێویستە ئەم یاسایی کە لە هەرێمی کوردستانە کاری پێ دەکرێت هەموار بکرێتەوە و لە زووترین کاتدا ئەگەر پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە یەکێک لە کارەکانی ئەوە بێ کە یاسای تایبەت بە مادە هۆشبەرەکان هەموار بکاتەوە چونکە مادە هۆشبەرەکان ئەوانەی بازرگانی پێوە دەکەن بە هەموو پێوەرە نێودەوڵەتیەکان و بە پێوەری هەموو یاسا ناوخۆیی و نێودەوڵەتیەکان ئەمانە بە تاوانبار هەژمار دەکرێن بەڵام ئەوانەی کە ئاڵوودە دەبن کەسانێکن کە پێویستیان بە عیلاج و چارەسەرکردنە بۆیە لە هەرێمی کوردستاندا لە ئێستادا هیچ سنتەرێکی تایبەت ینی تەندروستی نییە تایبەت بە تەهیلکردنەوەی ئەوانەی کە تووشی مادە هۆشبەرەکان دەبن چونکە ئەو خەڵکانەی کە لە چاکسازیەکانن تەنها ئەوانە نین کە ئاڵوودەبوون بە مادە هۆشبەرەکان یاخود بازرگانی پێوە دەکەن لەوانەی خەڵکی تر هەبێت لە دەرەوەی چاکسازیەکان بۆیە ئەرچی چارەسەرکردنی ئەمانەش دەبێت لە ئەو سنتەرانە بێ بەڵام لەبەر ئەوەی یاسای مادە هۆشبەرەکان لە هەرێمی کوردستان هەردوو زۆری کەسەکان ئەوانەی کە ئاڵوودە دەبن و ئەوانش کە بازرگانی پێوە دەکەن لە یەکجیا ناکاتەوە ناتواندرێ ئەم سنتەرە تەندروستیانە لە دەرەوەی چاکسازیەکان دروست بکرێن و خەڵک تەهیل بکرێ و ئامادەکاری بکرێ بۆی کەوە لەم ژمارەی بەکارێنەران و ژمارەی بازرگانەکان. خۆی لە یەکجیا نەکراوەوە لەلای ئێمە ئەوانەی کە تەواوی مادە هۆشبەرەکانن ئێمە بۆ ئەوی کەوە لە نێو چاکسازیەکاندا ئەم جۆرە خەڵکانەی کە حکم دراون بە مادە هۆشبەرەکان و تاوانەکان نەگوازرێنەوە لە کەسێک بۆ کەسێکی ترەوە خەڵکی شفێر نەکەن ئێمە لە یەکترمان جیا کردوون تواتە تەصنیفمان کردو بۆ هەموو ئەوانەی کە مادە هۆشبەرن پێکەوەن بەڵام ئەم تەصنیفەی ئێمە بە شێوەیەکە هەموو ئەوانەی کە هەم ئاڵوودە بوونەوە هەم ئەوانەی بازرگانیان پێوە کردووە لە کاتی ئێستادا 658 کەس لە چاکسازیەکانی ئێمن کە ئەوانن هەندێکیان بازرگانی پێوە کردووە و هەندێکشان ئەوانن کە ئاڵوودە بوون بە مادە هۆشبەرەکان و لە زمانی ئەوانە 20 کەسیان ئافرەتە و پێنجیشیان تەمەنیان لە خواروی 18 ساڵیەوە تا لە تەمەنێکی منداڵی بۆیە ئێمە لە ناو چاکسازیەکان بە تەهیلکردنی ئەوان لە ڕێگەی توێژەرە کۆمەڵایەتیەکان و لە ڕێی دیارکردنی دکتۆرێکی پسپۆر لە بواری دەرونیدا کاریان لەسەر دەکرێت بۆ ئەوی تەهیل بکرێنەوە جارێکی تر بگەڕێنەوە ناو کۆمەلگای خۆمان بە شێوەیەکەوە واز لەو حالەتە بێنن کەوا تووشیان بووە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە دەبێت لە ناو چاکسەزیەکاندا لە کاتی ئێستادا سنتەری تایبەتی دەرونی هەبێ بۆ تەهیلکردنەوە و جارێکی تر دروستکردنەوە ئێمە لەگەڵ ئەنجومەنی وەزیران بە ئەم بابەتەمان تاوتوێ کردووە کە لە کاتی ئێستادا وەفدێکی تایبەت لە وەزارەتی کار و لەگەڵ ئەنجومەنی وەزیران سەردانی چاکسازیەکان دەکات بۆ ئەویکەوە ئەو کەم و کوڕیانێک کە لە چاکسازیەکان هەن و ئەو پێویستیانێک کە لە چاکسازیەکان هەن لە قۆناغی داهاتوودا تەرتیب بکرێن تا بتوانین ڕوبەڕووی مادە هۆشبەرەکان ببینەوە. کوردن ئەو کەسانی بازرگانی بە مادە هۆشبەرەکانەوەکەن بازرگانی گەورن یاخود بچووکن و ئایا ئەوان کوردن ئەو خەڵکێکە چەند زۆری خەڵکی تێدایە ئەوانەی کە بە زۆری لای ئێمە زۆربیان کوردن و خەڵکی تریشی تێدایە بەڵام جنسیات و ڕەگەزنامەی وڵاتانی تریان هەڵگرتو هەندێکیان بۆ نمونە لە چاکسازیەکانی ئێمەدا 61 کەسی تێدایەکەوە
ئەوانە ئێرانین و 13 کەسی تورکی تێدایە و 19 کەسی سووریشی تێدایە دووشیان لە جنسیاتی جۆرا و جۆری خەڵکی ترن بەڵام بە شێوەیەکی گشتی ئەوانەی کە بازرگانی پێوە دەکەن ئەو کەسانن کە لە دەرەوەی وڵات هاتوون بۆ ناو هەرێمی کوردستان زۆرینەی ئەوانەی کە لە ناو هەرێمی کوردستان ئەوانن کە ئالوودە بوونە بە مادە هۆشبەرەکان بۆیە بۆ چوون تەسەوراتی ئێمە ئەم بابەتە بابەتێکی گرنگەوە ئێمە پێویستە لە سەری بۆ هەرێمی کوردستانەوە ینی لە ئێرانەوە لە تورکیاوە لە سووریاوە چۆن دێنە ناو هەرێمی کوردستانەوە ینی ئایا ئاسانکاریان بۆ ئەکرێت یاخود بە چ ڕێگەیەک دێت بەشێکی زۆر ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکان دەبێ هەماهەنگیەک هەبێت لە نێوان وەزارەتە معنیەکان وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی وەزارەتی پەروەردە وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی جگەلەوە دەبێ هەماهەنگی لەگەڵ هاوڵاتیانش هەبێ بەشێکی زۆری ئەم مادە هۆشبەرانە لە دەرەوەی هەرێم دێن بۆ هەرێمی کوردستان بە تایبەتی لە سنوورەکان بە شێوازی قاچاق دەهێنرێن بۆ هەرێمی کوردستان بۆیە لە کاتی ئێستادا ئێمە باس لەوە دەکەین کە پێویستە خاڵەکانی پشکنین و پێویستە سنوورەکانی هەرێمی کوردستان گرنگی زۆرتریان پێ بدرێ و بە شێوەیەکی تۆکمەتر ڕوبەڕووی مادە هۆشبەرەکان ببینەوە بە تایبەتی ئەو سنوورانەی کە لەگەڵ وڵاتێکی وەکو ئێراندا هەیە چونکە بەشێکی زۆری ئەو خەڵکانەی کە دێن بۆ هەرێمی کوردستان و ئەم مادە هۆشبەرانە دێنن لە لایەنی وڵاتی ئێرانەوە دێن بۆ هەرێمی کوردستان. بڵێ مامۆستا محەممەد ینی من چەندین جار لە کۆڕ و کۆبوونەوە و سیمینار و چالاکی لە وێنەی ئەوەی ئەمڕۆ من گوێم لێ بووە لە بەرپرسی هۆبەی مادە هۆشبەرەکان لە ناو دام و دەستگا ئەمنیەکان ئەوە تا ئەمڕۆ وەزیری تەندروستی کە لە هەمان کادا سەرۆکی ئەو لیژنە باڵایە بۆ ڕوبەڕوونەوەی مادە هۆشبەرەکان ینی دووپاتیەکەنەوە ئەڵێن چاکسازیەکان هۆکارێکن بۆ خراپبوون و زیاتر ڕۆچوونی ئەو کەسانە لە بەکارهێنانی مادە هۆشبەرەکان تەنانەت ینی من گوێم لێ بووە ئەڵێ کەسێک بۆ نمونە تاوانێکی هاتوچۆی کردووە بۆ نمونە مخالفەیەکی مروری کردووە لەگەڵ ئەو کەسانەیە لە زینداندانراون کە مادەی هۆشبەر بەکارێنن دواتر هاتوۆتە دەرەوە بەکارهێنەر بووە و بە دوای کەسێکە گەڕاوە کە لێی بکڕێ ینی ئێوە کە کێشەکان ئەزانن بۆ هەوڵی چارەسەری خێرای نادن. بەڵێ مامۆستا محەممەد پێم وابێ باش گوێت لە پرسیارەکەی من نەبوو ینی من چەندین جار گوێم لێ بووە لە کۆڕ و کۆبوونەوە سیمینارەکان لە کۆنفرانسەکان ینی باس لەوە ئەکرێت تەنانەت بەرپرسی هۆبەی مادە هۆشبەرەکان لە دام و دەستگا ئەمنیەکان ئاماژە بەوە ئەدەن ئەڵێن چاکسازیەکان بە شێوەیەک لە شێوەکان کاریگەری نەرێنی و سلبی هەیە لەسەر بەکارهێنەران ینی ئەچنە ژوورەوە لە جیاتیەوەی چاک بن خراپترە بن تەنانەت باس لەوە کە خەڵکەیە لەسەر ینی تاوان و ینی مخالفەی هاتوچۆ شتی زۆر سادە و ساکار و بچووک دەستگیر کراوە ینی بە هەمان شێوە ڕوبەڕووی ئەو مادەیە ئەبێتەوە لە ژوورەوە لە چاکسازیەکان فێر ئەکرێت دێتە دەرەوە بە دوایە ئەگەڕێ ینی هەمیشە قسە لەسەرەوە ئەکرێ ئەوترێت کە زۆر گرنگە ینی سەرچاوی کێشەکان دیاری بکرێت ئێوە کە سەرچاوی کێشەکان ئەزانن کە ئەزانن ئەمڕۆ ینی وەزیری بەڵێ قسە لەسەر ئەوە هەیە کە مادە هۆشبەرەکان لەلایەن سەردانیکارانەوە ئەبرێتە ناو زیندانیەکانەوە ینی بۆیان نەبرێ بۆی بەکاری بهێنن ینی ئێوە کە ئەزانن ئەمە خەلەلە ئەمە کێشەیە بۆ چارەسەری خێرای بۆ دانانێن ینی پرسیارەکە ئەوەیە لە ئێستایە. پێم وابێ مامۆستا محەممەد ئاودیانی گوێی لە دەنگی من نییە بەڵێ هاوڕێیان مامۆستا محەممەد هاودیانی گوێی لە دەنگی منە بەڵێ تاو کاتەی کێشەکە چارەسەرە بێت من هەندێک ئامار و زانیاری بۆ بینەرانە خەمەڕوو ینی لە یەک شاری کوردستان لە ماوەی یەک ساڵدا ئەوانەی دەستگیر کراون لەسەر بەکارهێنانی مادە هۆشبەرەکان ژمارەیان لە 39 کەسەوە بۆ 239 کەس بەرز بۆتەوە ینی قسە لەسەر ئەوە هەیە بۆ نمونە دانیشتوانی جیهان 5% دانیشتوانی جیهان ئالوودەیە مادانە بوون بەڵام لە هەرێمی کوردستان 2.2 ینی خەڵکی ئالوودەیە مادەیە بووە ینی قسە لەسەر ئەوە هەیە تەنانەت خوار تەمەن 18 ساڵیش بەکاری ئەهێنێ لە ئێستادا
قسە لەسەر ئەوە هەیە ئامارەکان باس لەواکەن کە 6,000 گەنجی دەرچووی زانکۆ و پەیمانگاکان بێکارن کە 26,000یان لە ڕەگەزی نێرە و 41,000یان لە ڕەگەزی مێیە. قسە لەسەر ئەوە هەیە کە یەکێک لە هۆکارەکانیش بێکاریە، ینی وای کردووە کە بە شێوەیەک لە شێوەکان هاوڵاتیان پەنابەرنە بەر بەکارهێنانی ئەم مادە هۆشبەرانە. بەڵێ ینی قسە لەسەرەوەیە 45 بازرگان دەستگیر کراوە. وەزیری تەندروستی ئاماژەی بەوەدا کە لە چاکسازیەکان ینی ئەوانەی ئەبرێنە چاکسازیەکان خراپتر ئەبن. بەڵێ تا ئەو کێشەی دروست بۆ چارەسەرە بێت راپۆرتێک لەسەر مادە هۆشبەرەکانە بینین و گەڕینەوە. مادەی هۆشبەر ئەو مەترسی لە سنوورەکانەوە ئاڕەشە لە هەرێمی کوردستان دەکات. بەپێی ئامارێکی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی تا ئێستا 658 کەس بەهۆی کێشانیان بازرگانی مادەی هۆشبەرەوە دەستگیر کراون کە بەشێکیان ئافرەتن. بەڕێوەبەری نێشتنی مادە هۆشبەرەکانی پارێزگای سلێمانی ئاشای دەکات لە ماوەی 8 مانگی ئەم ساڵدا 1 ملیۆن حەبی ترامادۆڵ کە بۆ مادەی هۆشبەر بەکاردێت دەستی بەسەراگیراوە و دەشڵێت ئەم ساڵ ئافرەتیش بەهۆی کێشانیان بازرگانیکردن دەستگیر کراون. نزیکەی 140 کەس لای ئێمە دەستگیر کراوە، نزیکەی ملیۆنێک حەبی ترامادۆڵ دەستی بەسەرداگیراوە، 5 کیلۆ تریاک دەستی بەسەرداگیراوە جگە لە مادەکانی تر و بەداخەوە ئەم ساڵیش ڕەگەزی مێی تێکەوتووە تا ئێستا 4 ئافرەت لەسەر بەکارهێنان و بازرگانیکردن بۆ مادانە. حکوومەت یەرێمی کوردستان لیژنەیەکی باڵای بۆ بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر پێکهێناوە و وەزیری تەندروستی سەرۆکی لیژنەکەیە. گوتەبێژی وەزارەتی تەندروستی ئاشای دەکات یاسای مادە هۆشبەرەکان هەموارکراوەتەوە و بەپێی یاساکەش هەر توش بوویەک بۆ چارەسەر سەردانی پزیشک بکات ئەوا بە تاوانبار ئەژمار ناکرێت. لای ئێمە ئەو کەسانەی کە خەڵکانێک هەنەبوونە قوربانی بەڵام ناوێرن سەردانی نەخۆشخانەکان بکەن لەبەرەوەی ترسی ئەویان هەیە وەکو تۆمەتبارێک مامەڵیان لەگەڵ بکرێت لە یاسانویەکەدا ئەوە جیاکرایەوە خەڵکی بازرگان بە جودا مامەڵی لەگەڵ دەکرێت و کەسێک کە بوویتە قوربانی وەکو نەخۆش مامەڵی لەگەڵ دەکرێتن. تا دێت بازرگانی لە ناوەوڵاتیان بە مادەی هۆشبەر زیاتر دەبێت. دەستەی سربەخۆیی مافی مرۆڤ ئاشکای دەکات لە بەشێک لە ڕاگیراوان لە نێوبەندنیخانەکان تووشی کێشانی مادەی هۆشبەر بوون. بەپێی بەداداشتنەکانی ئێمە بەڵێ مادەی هۆشبەر لە ناو چاکسازیەکاندا بەکارهێنێ بەڵام بە شێوەیەکی ڕێژەیی و هەروە لە پارێزگایەکە بۆ پارێزگایەکی تریش ئەگۆڕێ. ئەمە ئەتوانین بڵێن لە سنووری پارێزگای سلێمانی زیاتر مادەی هۆشبەر لە ناو چاکسازیەکان بەکارێ و هەڵبەتە شارەکانی هەولێری دوهۆکیش بەڵام بە ڕێژەیەکی کەمتر. بەپێی ئامارەکان مادە هۆشبەرەکان زیاتر لە سنووری ئێرانەوە ئاوردەی هەرێمی کوردستان کراوە و وەک ترانزێت هەرێمی کوردستان بۆ گواستنەوەی مادەی هۆشبەر بەکارهێنراوە. ئەوەش جێی مەترسیە. هەر بەپێی ئامارەکان ئەم ساڵ 20 ئافرەت بەهۆی بازرگانی و بەکارهێنانی مادەی هۆشبەرەوە دەستگیر کراون کە 5 تەمەنیان لە خوارە 18 ساڵیەوەیە. وەشمەند سادق کوردستان 24 هەولێر. بەڵێ بینەرانی عزیز دووبارە سڵاوتان لێبێت. مامۆستا محەممەد هاودیانی دیارە سوپرایزەکانی پشتڕانی کارەبا لە هەرێمی کوردستان تەواو نابن. مەبەستمە پرسیارەکەم دووبارە بکەمەوە. قسە لەسەر ئەوە هەیە ئەمڕۆ وەزیری تەندروستیش وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ئاماژەی بەوەدا کە دەستگیرکراوەکان لە چاکسازیەکان خراپترە بن لە کاتێکە ئەبێت چاکسازیەکان جێگایەک بن بۆ چاکسازی بۆ ڕاهێنانەوەی ئەو کەسانە و بۆ هێنانەوەیان بۆ ناو ژیانی ئاسایی. قسە لەسەر ئەوەیە کە لە ناو چاکسازیەکان بازرگانی بە مادە هۆشبەرەکانەوەکرێت. باسی ئەوەکرێت کە ئەوانەی سەردانیانەکەن مادەی هۆشبەریان بۆ بن بۆی بەکاری بێنن. باسی ئەوە ئەکرێ کە تەنانەت لەسەر ینی شتێکی بچووکی هاتوچۆ دەستگیرەکرێت کەسێک ئەبرێتە ئەوێ فێر ئەبێت لەگەڵ ئەوانە زیندانیەکرێ. ینی ئێوە کە ئەزانن هەموو ئەمانە کێشەیە بۆ خێرا چارەسەری ناکەن. بەڵام هەڵبەتە وەزیری تەندروستی لە ئەمڕۆ نەیوتووە کە لە ناو چاکسازیەکاندا خەڵک زیاتر تووشی مادە هۆشبەرەکان دەبێت و ئەو بابەتەی کە باسی لێوەکرا کە دۆخیان خراپتر لە ناو چاکسازیەکان بازرگانی دەکات بۆ لە ناو دەستگاکان و توێتی لە ناو چاکسازیەکان خەڵک خراپتر ئەبێت. بەڵێ نەک لەوێ ینی بەڵێ با پرسیارەکەت جواب دەمەوە لەبەرەوەی ئەوانەی کە دەگیرێن لە سەرەتا
لە ڕاگواستن و ڕاگرتندانە کە ئەمە سەر بە وەزارەتی ناوخۆیە ئەو جۆرە سجوونە لە ئێمە نین. ئەوانەی لای ئێمە تەصنیف کراون و مادە هۆشبەرەکان لە یەکتر جیان لەبەرەوە ئەو کەسەی بەهۆی حالەتێکی سیارەوە دەگیرێ ئەمە نابرێتە لای ئەوانەی کەوا تووشی مادە هۆشبەرەکانن یاخود ئاڵوودە بوونە لەبەرەوەی لە چاکسازیەکان شتیوانیە لەم بابەتە ئەمە لەوانەیە هەر قسەیە بێ بوترێ و ئەو خاڵش کە تایبەت بۆی کە بازرگانی پێوە دەکرێت کە نوێنەری مافی مرۆڤ ئەمڕۆ لە پانێڵەکە باسی لێەوە کرد و ئێمە پێمان وت ئەگەر شتیوا هەیە تۆ دەبێ ئاگداری وەزارەتی کار بکەیتەوە بۆی ئێمە ڕاستەخۆ حالەی تحقیق بکەین و ئەو کەسانە ئجراعاتی قانونی بکەین ناکرێت تۆ کەسێک بزانیت چونکە بازرگانیکردن تاوانە تۆ ئەگەر تەسەتور لە تاوانێک بکەی شەریکی ئەم تاوانەی و هاندەری کەسێکی کە تاوانی ئەنجام داوە ئێمە بەڵێ هەوڵ درراوە کە مادە هۆشبەرەکان ببرێنە ناو چاکسازیەکان لە چاکسازیەکەوە بۆ چاکسازیەکی تر فەرقی هەبووە بەڵام ئێمە خاڵەکانی پشکنینمان لە کاتی ئێستادا تۆکمە کردووە و لە ماوەی ڕابردوو زیاتر لە 50 کەسمان گر کە هەوڵیاندا مادە هۆشبەرەکان ببەنە ناو چاکسازیەکان و ئەمانشمان تەسلیم بە وەزارەتی ناوخۆ بە تایبەتی تەسلیم بە دەستگا ئەمنیەکان کردن بۆی کەوا ئجراعاتی قانونیان لەگەڵ بکەن ئەوەی کە گرفتی ناو چاکسازیەکانە ئەوەیە کە کاتێکە ئێمە خەڵکانێک دەنێرین بۆ دەستگا و مؤسساتی لێکۆڵینەوە سیر دەکەین لە زووترین کاتە ئەم لێکۆڵیناوانە وەکو پێویست ناکرێن و بەشێکشیان دواتر ئازاد دەکرێن ئەمە گرفتێکی گەورەیە لە بەردەم ئێمەدا بۆیە ئێمە لە کاتی ئێستادا هەموو ئەوانەی کە ئاراستە ئەم شوێنانە دەکەین و بە ئەدلەوە ئەم شتانە لای خۆمان هەڵگرتووە ماوەتەوە جگەلەوە ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە کە ئەو کەسانێک کە لە ناو چاکسازیەکان وەکو کەسانێکی پشکێنەر بۆ ئەو مادە هۆشبەرانە کاتێ مادەی هۆشبەر دەگرن دەبرێن بۆ مؤسساتی لێکۆڵینەوە ئەوان وەکو شاهید هەژمار دەکرێن کە ئەمەش مەترسیەکی زۆر گەورە لەسەر ژیانی ئەوان دروست دەکات ئێمە بە ئەنجومەنی دادوەری و بە دەستگا لێکۆڵینەوەکانمان وتووە کە دەبێت ئەوانە شاهیدی نهێنیان وەربگیرێنەک بەو شێوەی کە لە کاتی ئێستادا هەیە ئێمە ئەو خەڵکانەی کە لە ناو چاکسازیەکانن بە تەحەداشەوە تەحەدا دەکەین کە ئەو کەسەی کە دەگیرێ و حکم دەدرێ لە ناو چاکسازیەکان فێری ئاڵوودە بوون بووێ یاخود کەسێک بێت لە کەسێکەوە فێر بووبێ کە لە چاکسازیەکانەوە هات بێتە دەرەوە زۆربەی ئەو خەڵکەی کە توش دەبێت لە دەرەوەی چاکسازیەکانە بەهۆی کۆمەڵە شتەوە توش دەبێت بەوەی کە برادری خراپی هەوەیە بەوەی کە ئوسرەکە احتیمامی زۆری بە منداڵەکانی خۆی نەداوە بەهۆی ئەوەی کە کێشەیەکی دەرونی یاخود حالەتێکی ئیدمانکردنی لەسەر جگەرە کێشان و ئەوانە هەیە زۆربەی ئەو تەجروبانێکە ئێمە بینیمانە بەراورد بە ساڵانی ڕابینیمانە برادێ پێوتوان جگەرەیە کێشە بەکارهێنەرانی مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان لەم ساڵدا زیادی کردووە یا کەمی کردووە نە مادە هۆشبەرەکان ڕوو لە زیادەن زۆربەی ئەو کەسانەی کە لای ئێمە دەگیرێن سیر دەکەین کەسێکە تازە ئالوودە بووە تازە هاتووە بۆ ناو چاکسازیەکان بەڵام پێویستە لە هەرێمی کوردستاندا ڕێکاری ئەوە بگیرێتە بەرکە هەردوو کەس ئەوانەی کە ئالوودە دەبن و ئەوانەی کە بازرگانی دەکەن لە یەکیان جیا بکرێتەوە و ئەو ڕێکارانەی کە پێویستن بۆ نەهێشتنی توشبوون بە مادە هۆشبەرەکان گرنگی پێ بدرێ بە تایبەتی ئێمە بۆ نمونە لە هەرێمی کوردستانە جگەرە کێشان بۆ منداڵێک جگەرە دەچێشە و دواتر وردە تووشی ئالوودەبوون دەبێت ئەو نێرگیلانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان لە کافەکان زۆر پەریان سندووە ئەمانە ینی هۆکارێکن بۆی کەوا خەڵک تووشی مادە هۆشبەرەکان ببێ مادە جگە لەمانە هۆکاری تر هەیە برادری خراپ هەیە جگە لەمانە هۆکاری کەسانی کە ئدمان دەکەن بە مادەکانی خۆتان لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ئاماژەتان بەوە داوە کە 6,000 گەنجی دەرچووی زانکۆ و پەیمانگەکان بێکارن دانەمەزراون کە 26,000یان لە ڕەگەزی نێرە و 41,000یان لە ڕەگەزی مێیە ئایا وا باس لەوە کراوە کە ڕێژەی بێکاری هیوادار مەگەر هەڵم بۆم ڕاستکەیتەوە نزیک بۆتەوە لە 15% ئەمە چ کاریگەریەکیە لەسەر بڵاوبوونەوەی زیاتری مادە هۆشبەرەکان و ئەوەی کە گەنجان ڕووی تێ بکەم
کۆمەڵێشت هەیە کە دەبنە هۆکاری ئاڵوودەبوون بە مادە هۆشبەرەکان یەکەمیان ئەوەیە کە زۆر بە کورتی بۆت باز دەکەم یەکیان ئەوەیە کە لە هەرێمی کوردستانە یاسایەک نییە کە قەدەغی ئەو منداڵانە بکە کە تەمەنیان لە خواروی 18 ساڵە کە مادە کحوولەکان بخۆنەوە بە ئازادی خۆیان بە پێی یاسا قەدەغە کراوە بەڵام تەنفیزی ئەم جۆرە بابەتە تا ئێستا نەچۆتە بواری تەنفیزکردن کە دوکانێکی تایبەت بە مادەکانی کحولی و ئەمانە ئاراستەی بە کەیفی خۆی بۆ بڕێ پارە دەیفرۆشێ بە هەموو خەڵک ئەمە مەترسیەکی گەورەیە ئەم کافانەی کە دەکرێنەوە بۆ نێرگیلە و جگەرە کێشان و ئەمانش ینی هۆکارێکی تری مەترسیدارن و هۆکاری تربەوی زۆر گەورە هەیە کە دەبێت کاری لەسەر بکرێ جگە لەمە کە زۆر بە کورتی ڕای خۆت لەسەر بێکاری بڵێ ئەم بابەتە هەیە لەوانەیە بێکاری بڵێ بێکاری هۆکارێکە بۆ زیادبوونی جەرائیم هۆکارێکە بۆ زیادبوونی ئاڵوودەبوون بە مادە هۆشبەرەکان و کۆمەڵی هۆکاری گەورە دروست دەکات لەبەرەوە ئێمە دەبێت بە شێوەیەکی تۆکمە کار لەسەرەوە بکەین و ڕێژەکەش بە بۆ چوونی ئێمە کە لای ئێمە هەبێ لە 15 زیاترە لە کاتی ئێستادا. بەڵێ مامۆستا محەممەد داودیانی وەزیری کار و کاروباری کۆمەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەندامی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکان زۆر سپاس بۆەوەی کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی. بەڵێ بینەرانی ئەزیز باسی ڕۆژ تەواو بوو قسەمان لەسەر مەترسیەکانی مادە هۆشبەرەکان کرد لەسەر ئێستا و داهاتوو بە تایبەت لەسەر گەنجان ڕێزی یادگار فایق و تەواوی ستافەکەم لە شاری سلێمانی و لە شاری هەولێر قوڵکن تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرم ماڵتان لەگەڵ کوردستان هەمیشە ئاوادار بێت.